شاری کاراچیە لە پاکستان. کارێک بەهۆی درێژی گوێەکانیەوە دەبێتە بربژێر بۆ ئەوەی ناوی لە کتێبی گینس تۆمار بکرێت. خاوەنەکەی ناوی لێناوە سیمبا. کاتێک سیمبا بە ڕێگادا دەڕوات گوێەکانی لە زەوی دەخشێن. जब इसके कान मैंने मेजर किए तो इसके कान 48 सेंटीमीटर से और मुझे उस वक्त थोड़ा کاتێک پەیوانەی گوێەکانیم کرد 48 سانتیمەتر بوون. بیرم لەوە کردەوە کە لەوانەیە ئەوە پێوەرێکی جیهانی بێت. خۆم و هاوڕێکەم دەستمان بە لێکۆڵینەوە کرد. ئەو بزنەی پێشتر خاوەنی درێژترین گوێ بوو، گوێی تەنیا 43 سانتیمەتر بوون. لە شاری حیجازی سعودیە بوو. پەیوەندی من بە تۆماری جیهانی گینسەوە کرد. لە 10 بۆ 12 هەفتەی ئایندەدا تیمێکی کتێبی گینس دێن بۆ پاکستان و خۆیان پەیوانەی گوێی کارەکەم دەکەن. بۆ پاراستنی گوێەکانی سیمبا تورەکەیەک دەکەنە ملی و گوێەکانی تێدەگەن تاوەکو لە زەوی نەخشێن. ڕۆژانە سەتان کەس داوای کڕینی ئەو کارە دەکەن و زۆرینەی ئەوانیش خەڵکی وڵاتی کەنداون، بەڵام خاوەنەکەی جارێ ئامادە نییە بیفرۆشێت. ئەم کارە کاتێک لەدایک بوو گوێەکانی 48 سانتیمەتر بوون. ئێستا کە تەمەنی 33 ڕۆژە گوێەکانی 56 سانتیمەترن. حەسەن قەفەسێکی تایبەتی بۆ سیمبا دروست کردووە تاوەکو پارێزراو بێت. دوو کەسیشی بۆ چاودێریکردنی سیمبا تەرخان کردووە. طالب حشمەت، ڕووداو.